ئەم شوێنە کە دیاری کراوە ماوەی لە ناوچوونی پاژماوەکان لە سروشدا لەلایەن قوتابخانەی لاوانی بنەڕەتی کوڕان لە قەزای چەمچەماڵ دروست کراوە. بەڕاستی کارێکی زۆر جوان و تایبەتە، لەبەرەوەی هەمومان نزانین بەداخەوە ئێمە پاژماوەکانمان لە ڕادە بەدەرە لە ئێستا لە هەرێمی کوردستان، ینی ڕۆژانە نزیکەی 1000 تەنمان هەیە، لە ناویشیاندا نزیکەی لە 135 پاژماوەکان پلاستیک و مادە نایلۆنیەکانە. بۆیە ئەم بەڕێزانە لە قوتابخانەی لاوان هەستاون وەکو نمایشێک یاکود وەکو پێشەنگایەک بۆی بەردەوام لەبەر چاوی قوتابیەکان بێ کە ئاماژە بەوە بدەن کە ئەگەر بێت و تۆ ببیتە هۆکاری فڕێدانی بۆ نمونە پلاستیکێکە نزیکەی 1000 ساڵێ بێ، شوشەیەک 4000 ساڵێ بێ، بۆ نمونە قوتووی کانزایی 200 ساڵێ بێ، پاتری ئاسایی نزیکەی 300 ساڵێ بێ، بە هەمان شێوە کاغەز ماوەی 3 مانگ زیاتر یاخود کەمتر ئەکەوێتە سەر شێوەی کاغەزەکە. فیلتەری جگەرە بەلایانی کەمەوە 2 ساڵێ بێ، بنێشت نزیکەی 5 ساڵێ بێ، بۆ یەکێکە لەو مەترسیانەی کە زەرەرێکی زۆر بە باڵندەکانە گەێنێ کە یەکێکە لە هۆکارەکانی مردنیان. مادەی پلاستیکی PIT نزیکەی 400 ساڵ ئەخایەنێ، کەواتە بە تێگڕا ئەم تابلۆیە دەکرێت لە سەرجەمناوەندەکانی خوێندن و لە فەرمانگە حکومیەکانیش بۆ نمونە دروست بکرێ بۆ ئەوەی وەکو تاگ وەکو کۆمەڵگا ئەو هۆشیاریان هەبێت کە ئەگەر تۆ بوویتە هۆکاری فڕێدانی پاژماوەکان لە ئەنجامە بۆ نمونە ئەم پاژماوەیە چەندێک لە سروشتا ئامێنێ. زۆر سوپاس بۆ مامۆستایە و سەرجە مامۆستایانی بەڕێزی ئەم قوتابخانەیە و ئومێدەوارین قوتابیە بەڕێزەکان لە دوای بینینی ئەم وێنانە یاخود ئەم نمایشە بیر لەو بکەنەوە کە کەمترین پاژماوەیان هەبێ و ئەگەر هەشیان بوو لایانی کەم لە شوێنی تایبەتی خۆیدا فڕێ بدەن.